خەبات و خۆڕاگەری کرێکارانی تێکۆشەری کانگای زێڕی گوندی ئاغدەرە و دانیشتوانەکەی درێژە هەیە. ڕۆژی سێشەممە 19 بەفرانباری ساڵی 1402 بۆ جاری دووهەم دادگایەک بە پشتبەستن بە تۆمارکردنی دۆسیەکی ساختە لەلایەن سوپای پاسدارانەوە بۆ دانیشتوانی و گەنجانەی ئاغدەڕا کە بە دوای کاردا دەگەڕیان و ئێستا دەست بەسەرن بەڕێوەچوو. ڕۆژی هەشتی مانگی گەلاوێژی ساڵی 1402 کرێکارانی ناڕازی و دانیشتوانی ئەو گوندە لەلایەن هێزەکانی ژێرفەرمانی سوپای پاسدارانەوە کە کۆنتڕۆڵی کانەزێڕەکانی کوردستانی لەبەردەستایە کەوتنە بەر هێرش و پەلاماری چەکدارانە و جینایەتکارانە کە لە ئاکامدا 3 کەس لە لاوانی ئەو گوندە بریندار بوون. خەڵک بەرامبەر بۆ ڕووداوە تا ئێوارە درەنگانێک ناڕزایەتیان دەربڕی. نیوە شەوی نوێ مانگی گەلاوێژ لە کاتێکدا وا هەست دەکراکە تێکەڵچوونەکان کۆتایی هاتووە، هێزەکانی ڕژیم خەڵکیان لە ماڵەکانیاندا غافڵگیر کرد و هێرشیان کردە سەر ماڵەکان و بە دەستڕێژی گولە 10 کەسی دیکەیان بریندار کرد و 50 کەسیشیان دەست بەسەر کرد. هێزە سەرکوتگەرەکان وێڕای لێدان و ئەزیەت و ئازاری دانیشتوانی ئەو گوندە خان و ئۆتۆمۆبیلی خەڵکیان خراپ کرد و زیانێکی دارایی زۆریان پێگەیاندن. بەرپرسان هاوکات هێڵی تەلەفۆن و ئینتەرنێتی گوندەکەیان بڕی. بە پێی هەڵکۆچەی جۆگرافیایی گوندی ئاغزەڕە و گوندە بەپیت و خاوەنکانە زێڕەکانی دۆروبەر بەشێکن لە جۆگرافیای کوردستان، بەڵام بە هۆکارگەلێکی شۆنیستی لە نەخشەی ئازەربایجانی ڕۆژاوادا جێگیر کراون. دانیشتوان و کرێکارانی کوردی کانەکان لە ساڵانی ڕابردوودا بە ڕادەیەکی زۆر کەوتونەتە بەر هەڵاواردن و سوکایەتیان پێکراوە. هەر بۆیە لە چەند ساڵی ڕابردوودا چەندین کۆڕ و کۆبوونەوەی ناڕزایەتیان ئەنجام داوە. خواستی دابینکردنی هەلی کار و ئیمکاناتی خوشکوزەرانی بۆ دانیشتوانی ئاغزەڕە و کوندەکانی دۆروبەری کە لە ئاکامی چالاکی ئەو کانگایانە بەشێکی زۆر لە ژینگە و ئەو زەویانەی کە سەرچاوەی بژێویان بووە لە دەستاوە تەنیا داواکاریەکی ئابووری و خوشکوزەرانی نییە، بەڵکو بەومبەستی درێژەدان بە ژیان و مانەوەیانە. بەڕێوبەرانی ئەو کانانە مەسەلەی پسپۆڕی و شارەزایی وەک بیانوێک بۆ دامەزراندن بەکاردەهێنن لە حاڵێکدا تەنانەت لەو بەشانەشدا کە پێویستی بە کرێکاری پسپۆڕ و لێهاتوونیە کرێکارانی خۆجێیاندا نەمەزراندووە. خاوەنکانەکان کە ژینگەیان وێران کردووە و کاروبار و تەندروستی دانیشتوانیان خستووەتە مەترسیەوە ئامادەنین تەنانەت بەرپرسیارەتیەکی لە ئاسی پێدانی کار بە دانیشتوانی ناوچەکەش قبوڵ بکەن. بە پێچەوانەوە ئەو کرێکارانەی دانیشتووی گوندەکەشیان لە کارەکانیان دوورخستووەتەوە کە لە سەرەتای دەستبەکاربوونی کانەکەوە واتە لە ساڵی 1357ەوە دامەزرا بوون. ناڕزایەتی دانیشتوان و کرێکارانی ئاغدەڕا لە ساڵی 1382 دەستی پێکردووە و تا ئێستاش بەردەوامە. هەروەک ئاماژە پێکرا بەشی زۆری ناڕزایەتیەکان پەیوەندیان بەو هەڵاواردنە ناوە بووە کە بەڕێوبەران و خاوەنکارەکان لە پرسی دامەزراندنی دانیشتوانی گوندەکە و کەسوکاری خۆیان یان کەسانێکی کە لەلایەن کەسانی خاوەن پلە و پۆست و دەسەڵاتەوە ڕاستپێردراون کردویانە. بەڵام جگەل لەو هۆکارە هاوکات ناڕزایەتی بەرامبەر بە بارودۆخی کاریش بوونی هەبووە. بۆ نمونە ڕۆژی دووشەممە 19 ڕەشەمەی ساڵی 1399 ژمارەیەک لە کرێکارانی کانگای زێڕی ئاغدەڕا بەرامبەر بە نەبوونی ئیمکاناتی خۆپاراستن لە نەخۆشی کۆرۆنا کۆبوونەوەیکی ناڕزایەتیان بەڕێوە برد. ئەو کرێکارانە کە 6 ڕۆژ لە هەفتەدا کار دەکەن لەو کاتەدا لە دەمامەک و کەرەستەی پاکەرەوە بۆ خۆپاراستن لە ڤایرۆسی کۆرۆنا بێبەش بوون. ئەوان دەڵێن خاوەنکار لە بری کەمکردنەوەی سەعاتی کاری هاوکارەکانیان و دابەشکردنی دەمامەک و کەرەستەی پاکەرەوە بەسەریاندا ژەمە خواردنەکانیشی لابرد. لە نمونەکی دیکەدا کرێکارانی وەرزی کانگای زێڕی ئاغدەرە ڕۆژی یەکشەممە 18 خەزەڵوەری هەمان ساڵ بەرامبەر بە نەبوونی ئەمنیەتی کار و دەنگۆی دەرکردنی بەشێک لە هاوکارەکانیان ناڕزایەتیان دەربڕی. بە وتەی ئەو کرێکارانە نزیکەی 540 کرێکار لە کانگای زێڕی ئاغدەڕا کار دەکەن کە گرێبەستی نزیکەی 300 کرێکاریان
بە شێوەی وەرزیە و لەگەڵ دەستپێکردنی وەرزی زستان ئیتر گرێبەستەکەیان نوێ ناکرێتەوە. خاوەنکار و بەڕێوەبەرەکان سەرەڕای ئەو داهاتە زۆرەی کە بەدەستیان هێناوە نەکە لە جێبەجێکردنی کەمترین داواکاریەکان خۆیان بواردووە، بەڵکو بە کەڵگوەرگرتن لەو پەیوەندیانەی کە لەگەڵ سوپای پاسەران هەیەنا بوونەتە هۆی بەگرتندان و سەرکوتکردنی توندی کرێکاران و دانیشتوانی ناڕازی گوندەکە لەلایەن مەئموران و دەستگای قەزایی گوێڕایەڵ و گەندەڵەوە. ناوچێتی کاب کە هەرسێ گوندی ئاغدەڕەی سەر و نێوەڕاست و خوار و بەشێکن لەو ناوچەیە زۆرترین کانزای زێڕ لە ئێراندا دابین دەکەن. 40% زێڕی وڵات لە دووکانگای ئاغدەڕە و زەرشۆران بەرهەم دێت. کانگای زەرشۆران سەرەتا بە ئەنقەس تووشی ئەنفال ساتوو بە نرخێکی زۆر کەم ڕادەستی کەسانێکی سەر بە سوپای پاسەران کرا. جگە لەو دووکانگایە خەلیقی بەڕێوەبەری گشتی پیشەسازی و کانگا و بازرگانی کوردستان باسی لە کانگای زێڕی ساریگونیش کردووە و وتوویەتی کە ئەو کانگایە بە بەرهەمهێنانی ساڵانە 5 تۆن زێڕی خالص گەورەترین بەرهەمهێنەری زێڕە لە ئێراندا. کرێکارانی خەباتکاری کانگای زێڕ و دانیشتوانی گوندی ئاغدەڕا بەشێک بوون لە کرێکارانی ناڕازی و بەرزەوام لەلایەن هەڵسوڕاوانی کرێکاریەوە پشتیوانیان لێکراوە. بۆ نمونە ڕەزا شەهابی یەکێک لە هەڵسوڕاوانی ناسراوی کرێکاری ڕۆژی 6 ڕەزبەر لە زیندانی ئێڤینەوە نامەیەکی لە ژێرناوی منیش کرێکاری ئاغدەڕەم ناردونووسی هەر جارێک بیر لە چیرۆکی کرێکارانی ئاغدەڕە و سەرگوزەشتەی هەزاران کرێکاری دیکە دەکەمەوە کە لە ماوەی ئەو ساڵانەدا سزای شەلاق و زیندانیکردنیان بەسەردا سەپێنراوە هەز بە نەفرەت و بێزاریەکی دوو هێندە لە ئاز ئەو نادات پەروەریە و 10 هێندە لێبڕاوی و شێلگێربوون دەکەم لە پێناو بەدەستهێنانی کەرامەتی ئینسانی و ژیانێکی شایستە بۆ هاوشینەکانم و توێژی هەژار و بێبەشی ئەم کۆمەڵگەیە. کاتێک بیستم کە بەشێک لەو کرێکارانە بە تۆمەتی ئەمنیەتی دووبارە دادگای دەکرێنەوە لە دڵی خۆمدا وتم ئەم بەناو دادگایە ئامرازێکە بۆ سەرکوتکردنی سەرجەم کرێکاران و پشتیوانی لە سەرمایەدار و تاڵانچیەکانی سامانی گشتی وڵات کە لە بەرهەمی ڕەنج و کار و چۆسانەوەی ئێمە و لە ناوبردنی ژینگە سامانێکی بێ ئەژماریان بەدەستهێناوە. من خۆم لە ڕێزی کرێکارانی ئاغدەڕە و سەرجەم زەحمەتکێشانی سەرکوتکرا و ستەمدیتوودا دەبینم. پێویستە هەموو ئەو تۆمەتە بێبنەما و ناڕەوایانە لە دژی ئەو کرێکارانە هەڵبوەشێنێتەوە. پێویستە ناڕزایەتی و مانگرتن و پێکهێنانی ڕێکخراو لە زومرەی مافە سەرەتاییەکانی هەموو ئێمەی کرێکاران بێت. دوور نییە ئەو ڕۆژەیە کە سەرجەم کرێکاران و زەحمەتکێشان بە شێوەیەکی یەکڕێز و یەکگرتوانە دادپەروەری بگەڕێنەوە بۆ ئەم سەرزەویە و دوا ڕۆژێکی باشتر بۆ نەوەکانی جەهاتومان دەستەبەر بکەن.